بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی نەرمەهێز لە ئەڵقەیەکی نوێ سڵاوتان لێبێ. من یادگار فایقم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ هاتوومەتەوە خزمەتتان بۆ باسکردن لە بابەتێکی دیکە کە بتوانین لە ڕێگەی نەرمەهێزەوە، لە ڕێگەی هێزی نەرمەوە کاریگەریەکدا بنین کە لە داهاتوودا لە قازانج و لە بەرژەوەندی هاوڵاتیان و دانیشتوانی ئەم وڵاتەمان بکەوێتەوە. ئێمە لە بەرنامەی نەرمەهێز هەمیشە هەوڵەدەین بە زمانێک کە ناڵێن زمانێکی زبرە، بەڵام زمانێکە ڕەخنەی تایە و زمانێکە مەبەستمانە کە ئەوانەی خراپن، ئەوانەی خەریکە خراپ دەبن ڕێگری بکەین لەوەی خراپ بن، ئەوانەی خراپن بتوانین وردە وردە بە کاریگەری لە ڕێگەی کەسانی شارەزاوە کاریگەریەکی ئەرێنی دابنین و وردە وردە چارەسەریان بکەین. زۆر بە کورتی ئەڵقەی ئەم جارم تایبەتە بە بوارێک کە پەیوەستە بە ژیانی هەر هەمومانەوە، ئەویش بابەتی تەلار سازیە لە ناو شارەکانی هەرێمی کوردستان. دڵنیام هەریەک لە ئێوە چەندین تێبینیتان هەیە لەسەر ئەو هەموو ڕەنگەی لە شەقامەکانە بینرێن، لە تەلارەکانە بینرێن. دڵنیام تێبینیتان هەیە لەسەر ئەو هەموو بەرز و نزمەی ئەڵێی پلیکانەکانی پێپلیکانەیە لە نێوان بیناکان ئەبینرێت. دڵنیام تێبینیتان هەیە لەسەر ئەو هەموو شوقەیەی قوت ئەبێتەوە و هەندێکی زۆریان بەبێ بەرنامن. زۆر بابەتی دیکە دیارە پسپۆری من نییە، بەڵام کەسی پسپۆری زۆر زۆر شارەزا و زۆر زۆر خەمخۆر لەم بەرنمەیە میوانمە بێت. من پێشوازیان لێ یەکەم، دواتر سەیری ئینهاوسێکەکەین بۆی ئێوەش بەرچاوتان ڕوون بێتەوە بەنیازی چین لەم بەرنمەیە. من بە خێراتنی میوانەکان مەکەم پێم خۆشە بێنە سەر ستەیج و لێرە دابنیشن. هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەمجەد، واروەها دکتۆر ڕۆژین. فەرموون فەرموون. بەخێر بێن، سەرچاوماتن، یاخوا بەخێر بێن. دواتر دێمە خزمەتیان بۆی میوانەکانم بە ئێوەی ئەزیز بناسێنم، بەڵام با لەگەڵ هەردوو میوانە ئەزیز میوانیشنین خاوەن ماڵن خانەخوێن ئەو راپۆرتە ببینین کە هاوکارانم ئامادەیان کردووە و دوای راپۆرتەکە یەکسەر دەست بە گفتوگۆکەمانەکەین. فەرموون. قەڵا کۆنترین ناونیشانی شارستانیەت و تەلارسازی کوردە. ساڵی 2019 ئاژانسی ناسا قەڵای هەولێری وەکو کۆنترین شوێنی نیشتەجێبوونی جیهان ناساند کە تاوەکو ئێستا ژیانی تێدایە و ڕایگەیاند مێژووی قەڵاکە و ژیان لە قەڵای هەولێر بۆ 6000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەوانەی شارەزای مێژووی قەڵای هەولێرن دەڵێن لە مێژووی خۆیدا قەڵا چەند جارێک و لە چەند سەردەمێکدا خاپور بوو و جارێکی دیکە بنیاتن راوەتەوە. چینە جیاوازەکانی ژێرەوەی قەڵاکە ئەو ڕاستیە پشتڕاست دەکەنەوە. تەنانەت تاوەکو بەرەو بەشی ژێرەوەی قەڵا بڕۆیت خشتەکانی سادەتر و فشەڵتر دەردەکەون. ئەوەش دەیسەلمێنێت کە سەدە لە دوای سەدە تەلارسازی قەڵای هەولێر پێش کەوتووە. تاوەکو دوجار بەم جۆرەی ئێستا دەبینرێ بنیاتن راوەتەوە. هونەری تەلارسازی سەرقەڵا پەنجەرە و دەرگا و دەواازەکان هاوشێوەن. دیمەنێکی سادە و خاکی کوردانیان هەیە. قەڵای هەولێر لە 3 گەڕک پێک دێت: تەکیە، تۆپخانە و سەرا. یەکێکی دیکە لە سیما دیارەکانی تەلارسازی کوردستان قەیسەریە. قەیسەری هەولێر، قەیسەری کەرکووک و قەیسەری کفری لە بەناوبانگترینەکانن. هەرچەندە قەیسەری مۆرکی سەردەمی عوسمانیەکانە، بەڵام قەیسەریەکانی کوردستانیش لە ڕووی تەلارسازی و دیزاینەوە هاوشێون. قەیسەری کفری تەمەنی نزیکەی 2 سەدە دەبێت و مێژوەکەی بۆ سەدەی 19 زاینی دەگەڕێتەوە. پێشتر 315 دوکان بەڕوبەری جیاوازی تێدا بوون. بەڵام ئێستا داڕوخاوە و تەنانەت وەکو شوێنەوارێکی مێژووی گرنگی پێنادرێت. پردیاڵوان لە خانەقین، پردی دەلال لە زاخۆ نمونەی 2 سیمای دیکەی تەلارسازی کوردستانە. پردی دەلال بە هونەرێکی ئەندازیاری و تەلارسازی زۆر سەرنجڕاکێش دروست کراوە. هەرچەندە بە دروستی نازانرێت مێژووی پردەکە بۆ کەی دەگەڕێتەوە، بەڵام شێوەی ئەندازەی پردەکە سەدان ساڵە بۆ بە جێگەی سەرنجی شوێنەوارناسەکان. درێژی پردەکە 115 مەترە، 5 مەتر پانە و 16 مەتر بەرزە. قەبارێ و بەردانی پردەکەی پێ دروست کراوە جیاوازە. کە باسی تەلارسازی شار دەکرێت، ناکرێ ئامێدی و دەڤەری هەورابانیش لەبیر بکرێت. هەرێک لەو دوو ناوچەیە بە تایبەتمەندی زۆر جوانی خۆیان دەناسرێنەوە. ئامێدی یەکێکە لەو شاروچکە کەمانەی دنیا کە ناکرێت لەوەی کە هەیە زیاتر فراوان بکرێت. ئەمە وای لە ئامێدی کردووە
کە سیمایەکی تایبەت بەخۆی هەبێت. مێژووی نیشتەجێبوون لە ئامێدی بۆ 3000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. دەرگای بادینان یاخود دەرگای شوێنەواری ئامێدی شاهێدی ئەم مێژوە دوور و درێژەیە. نەخشە و نووسراوی سەر دەرگای بادینان و دیزایانی دروستکردنەکە تایبەتمەندی خۆی هەیە. سەبارەت بە هەورامان هیچ کەس نکۆڵی لەوە ناکات کە دیمەنی گوند و ناوچەکانی هەورامان خان و لەسەر خان و بە پاڵی چیاکانی کوردستانەوە سەرنجڕاکێشترین دیمەنی تەلارسازی و شارسازی کووردە. هەر هونەری تەلارسازی و دیزانی ناوچەکە بووای لە ڕێکخراوی یونسکۆ کرد ناوچەی هەورامان وەکو میراتێکی بەنرخی جیهانی تۆمار بکات. نمونەی تەلارسازی و شارسازی کۆنی کوردستان زۆرن، بەڵام شاری سلێمانی وەکو دوانمونەی تەلارسازی و شارسازی دەکرێت بە هەند وەربگیرێت. لەبەرەوەی مێژووی دروستکردنەکەی و بنەما هاوچەرخەکانی شارسازی کە ئەو کات لە بنیاتنانیدا ڕەچاو کراوە جێگەی بایەخی زۆر بوون بۆ تەلارسازی لە کوردستاندا. سلێمانی ساڵی 1784 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دروست کراوە. لە ڕووی تەلارسازی و شارسازیەوە ڕەچاوی بنەما هاوچەرخەکانی ئەو سەردەمە کراوە. گەڕۆک و کۆڵانەکان و خانوەکان بە دیزاینێکی هاوشێوە و کوردەواریانی وا دروست کراون کە بەشێکیان تاوەکو ئێستش ژیان تێیاندا بەردەوامە. کانیاسکان، گۆیژە، مەڵکەنی، سەرشەقام، چوارباغ، دەرگەزێن و جوورەکان دیارترین گەڕەکە کۆنەکانی سلێمانین. سەرا و بەردەکی سەرا، قەیسەری نەخیب و چایخانەی شەعب سیمای دیاری شارەکەن. کە باسی تەلارسازی سلێمانیش دەکرێت ناکرێ ناوی حەسیب ساڵح پشتگوێ بخرێ. حەسیب ساڵح ساڵی 1970 بەرزترین تەلار و باڵەخانەی سلێمانی دروست کرد و سەردەمانێک حەسیب ساڵح ناونیشانی دیاری سلێمانی بوو. بەڵێ عزیزانەوەی بینیتان ئینهاوسێک بوو، راپۆرتێک بوو کە گوزەرێکی خێرا بوو بەسەر شوێنەوار و هونەری تەلارسازی و توان بڵێم شارسازیش لە کفری و خانەقینەوە تا گاتە زاخۆ و ئامێدی. وەکووە بینن ئێمە ڕەنگە یەکێک بین لەو وڵاتە کەمانەی کە لە ڕووی تەلارسازیەوە کەسانی پسپۆریش ڕەنگە دواترە و شایەدیە بن ڕەنگە بڵین ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار. بەڵام ئێمە کۆڵ نادەین ئەمانەوێ بزانین بۆچی ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار، بۆچی ساڵ بە ساڵ خۆزگەمان بە سواڵی دواتر نەبێت. من دوو میوانی ئەزیز و بەڕێزمەیە لە نیوەی یەکەمی بەرنامەکەم، هەرێک لە بەڕێزان دکتۆر ڕۆژین کەمال محەممەد ئەمین کە دکتۆر ڕۆژین لە بوارەکەی خۆیان لە بواری تەلارسازیە و لە بواری وەرگرتنی فەند و تەمویلە بۆ پرۆژەکانی ناوێکی دیارە و مناڵێم شانازی زانکۆیەکە ئەڵێم شانازی شارێک و وڵاتێکە زۆر زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم بە خۆشحاڵیەوە دکتۆر ڕۆژین لە دەروی بەرنامەکە پێیوتم لە حزوری مامۆستایەکی دکتۆر ڕۆژینیش دانیشتوین جەنابی پرۆفیسۆر دکتۆر ئەمجەد قەرەداغی کە پسپۆریەکەی پلانسازی شارە و ئەویش هەمیشە بە خەمخۆریەوە ئەڕوانێت لەم بابەتە و مەبەستێتی کە ئەوەندەی ئەتوانێت و ئەوەندەی گوێی لێگیرێت قسەی خۆی بکات و تێبینیەکانی خۆی بخاتە ڕوو. من دێمە خزمەتتان یەکێک لە جەنابی دکتۆر ڕۆژینەوە دەست پێکەم. دکتۆر کاتێک باس دێتە سەر بابەتی تەلارسازی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی، ئایا تەلارسازی لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین غەدر نییە ئەگەر بڵین لە قەیراندایە یان هەر بەڕاستی لە قەیراندایە؟ زۆر سپاس بۆ میواندارەتی کردنتان و زۆر سپاس بۆ پرسیارەکەی جەنابتان و ڕاستیەکەی وەکو بەڕێستان ئاماژەت پێکرد ڕاستیەکەی غەدر نییە بڵین لە قەیرانایە. ئەویش بۆ چەند هۆکارێکی گەورە ئەگەڕێتەوە. یەکەمیان هۆکارێکی زۆر سەرەکی ئەوەیە بڵین ئەمە کەڵەکەبووی شار خۆی لە خۆیان یا با بڵین گەڕەکێک یا هەر نیشتەجێ شوێنێکی نیشتەجێ بوون وەکو مۆزەخانەیەک وایە، چونکە ساڵ بە ساڵ بڵین گەشە ئەکات، ساڵ بە ساڵ بینای تازە دروست ئەبێ، لە نەتیجەیە ئەگەر بێت و هەندێک کێشە لە کۆنا هەبوو بێ هەل نەکرابێت ئەم جارە کەڵەکەبووی ئەوەش یەتە سەر حاڵەتە تازەکە و کەڵەکەبوونەکە زیاترە بێ. یەکێک لە گەورەترین کێشەکان نەبوونی دیدە، حتا من ئەڵم پێش پلانیش، چونکە دید چۆنە ئێستا بەڕێستان بڵین لە ئینهاوسەکە ئاماژەتان بە بڵین تەلارسازی کوردی کرد کە هەویەکەی، بەڵام ئێستا گەر بێت و ڕاپرسێکی لە ناو تەلارسازەکانی هەرێمی کوردستانە لەوانە ئیتیفاقێکی زۆر کەم هەبێ لەسەرەوەی بیزەبت تەلارسازی کوردی لە چیەکە. ئەمەش خۆی قسەیەکە یان تەلارسازی کوردی لە چی هەمانە چییە؟ خۆی هەمانە، بەس مەبەستەکەم لە چیە نەبووە بە وعیەی
کە بتوانانی یەکسەر بڵین ها سیمبڵێک لە مشک تا دروست بێت کە بڵێ ئەمە و ئەمەیە مەسەن هەورامان زۆر وازەحە ئامێدی زۆر وازەحە بڵین وەکەوە بەڵام ئەوانیش سەرەکی پێکاتی سروشتێکەشی تەسیری هەیە لەسەر بۆ ژینگەیە بەڵام غێریەوە لەوانەیە بڵین مەجموعەی شت باسەکەین وەکو ئەجزا مەسەن قەوسە یاخود بۆ نمونە شێوازێکی دەرگا شێوازێکی خشتە بەردە بە زۆر دی زۆر فراوانترە لەوە دیدی عنیەوەی بەرەو کێو ئەڕۆی ئەنجا لە دوای ئەوە لە دیدەوە یەتە سەرەوەی کە ئەو پلان و استراتیجیانەی دانرێ بۆی بگی بۆ دیدە کە ئەمەش بڵین جهودێکە تەبعاً دیدێکی زۆر وازەحە ئەوێت لەگەڵی شیاکات و جهودی بەردەوام و سەبر بەڕاستی بەڵام ئەگەر هەنگاوی بۆ نەنێی هەمیشە دواکەوتوین 100% بەڵام هەنگاوی یەکەمەکە بنی بۆ ئیتر وردە وردە نزیک بینەوە سپاس دەکەم کاک دکتۆر ئەمجەد ینی مەبەستمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم و وردە وردە گفتوگەکەمان دەست پێکەین کە بابەت دێتە سەر دروستکردنی باڵەخانەیەک بینایەک ئەگەر شاری سلێمانی وەکو نمونە وەربگرین ڕێنماییەکان بەشی ئەوە وردن کە ئەو کەسە پابەند بکات بە شێوەیەکی دیاری کراوە یان بەشی ئەوە لاستیکین کە چۆنی بوو ئەتوانێت یاریتیا بکات سەرەتا دەستان خۆش بێت و سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی بەڕێز بەڕاستی ئەڵی ئەو سایان و پرسیارەکانت زانیوە بەس جەنابیش لەوە چه جوابەکانت زانی بێ بۆ چوونی من بڵێن بەوەی کەوا ئەم چەند ساڵە ئیشەکەین لە بواری تەلەرسازیە و دواییش لە پلانسازیە لەوە ئەچێ هۆکاری سەرەکی ئەم هەموو حاڵەتانەی کە جەناب و باسە کردو لە تەقرەکەیش هەباس کرا ئەوەیە کەوا سیستمێکی بڵێن یاساییمان نییە بۆ پارێزگاری لە کۆن و لە تازە بۆ پارێزگاری لە کۆن لەوەی کەوا وەک کۆنی خۆی بمێنێتەوە یا بۆ پارێزگاری لە شارێکی ڕێکوپێک کە ئێستا شارێ بێت کە بمانەوێت کە ڕوومان بێت پیشانی خەڵکی بدەین لە ئێستادا بە بۆچوونی من بەڵێ ئەو قسەی ئەو فەرمودەی جەنابە زۆر ڕاستە یەکەم نەخۆشی کە هەمان بێ نەبوونی یاسا و ڕێنماییە کە ئەویش نازانم ئەگەر سەروتر بڕۆین ئەگاتە چی یعنی بۆچی یاسا و ڕێنماییمان نییە 30 ساڵە خەریکی چین ئێمە لەم ئەگەر وردی بکەینەوە کەم تەرخەمێکە لە کەسانی پسپۆرە یان کەم تەرخەمێکە لەلایەنی پەیوەندیدارە گوێ لە کەسانی پسپۆر نەگرتووە قوربان یاسا لە کەسانی پسپۆرەوە دەست پێ ناکە باش یاسا بە داواکاری لەسەر و خۆیانەوە دەست پێکات کەسانی پسپۆر هەموو دەم ئامادەن ئەگەر پسپۆرمان نەبێ ئەڵێم ئەگەر پسپۆرمان نەبێ پسپۆر لە دەرەوە زۆرە زۆر وڵاتەیە وڵاتەکانی خەلیج بەبێ ناوهێنانی هیچ کامێکیان لە سەرەتاوە پسپۆریان نەبوو پسپۆریان لە دەرەوە هێناوە شەریکاتیان هێناوە قاوانینان بۆ داناون یاسایان بۆ داناون بۆ ورترین شت تا گەورەترین شت ئێمەش ئەگەر پسپۆرمان کە لەخوا بەزەوە پسپۆرمان زۆرە زیاتر لەوانەیە بڵێم لەوەی کە پێویست بێ هەمانە نەگەیشتۆتە ئەوەی کەوا داوای حەقیقیان لێ بکرێ یان داوا کراوە لە غیری ئەمان داوا کراوە بڵین لە مستەوایەکی کە داوا کراوە کە لەوانەیە لە ئاستی ئەوانە بوو بێ کە بتوانن ڕێنمایی و یاسایەکی باش دانێن بۆ شارەکانی کوردستان بەبێ دیاریکردن هەموو ئەو کێشەیە کە لە جەناب و فەرمووت لە هەموو شارەکانە هەیە تەنها لە شارێکان نیە بێگومان لە لادیا هەیە لە شارە هەیە باش بێگومانەوەی بابەتی لادەکانش لەوە بۆستە ینی لە گوندەکانمان لە دیاتەکانمان کە چی ئەوەی خانووی مسلح و کۆنکرێتە بینی ئەوەی کە جەناب و پیشانەدا لەوەی هەورامان و هەورامانی ئەم دیونی بەداخەوە بەڵام ئێمە سنوورەکە لاوێ بسنوورمان نییە بەڵام مەقسەدم لەوەیە کە خانۆکانی هەورامان ئەودی بەداخەوە بنەوەیکەیە یعنی نەپارێزراون زۆر بێ زۆر بێگومانەوەشی کە یونسکۆ مامەڵی لەگەڵاکە هەورامانی تەختی سەختە باشە دکتۆر ڕۆژین زۆر جار باسی ئەربەن دیزاین ئەکرێ زۆر جار باسی ئەکرێ بڵێم شێوازی ڕێخستنەوەی شارەکان ئەکرێ زۆر جار کە کۆمەڵێک خەڵک ئەوانەی خۆیان پێدەستە بژێری کۆمەڵگەیە کۆبنەوە ئەڵێن بۆ نمونە فلانە شاری ئێمە تایبەتمەندی شار و شاربوونی تیانە من نامێ بچمە لایەنە با بڵێن بابەتی ڕۆشنبیری بەڵام ئەمانەی کە ئێمە باسی دەکەین بەشێکن لە فەرهەنگیش بەشێکی گەورەیە لە ڕۆشنبیری و ڕۆشنبیرەکانی ژەکرێ ڕۆڵیان تایە هەبێت ئەگەر ئەوان ڕۆڵی خۆیان بگێڕایە ڕەنگە و هەموو بەرز و نزمەمان نەبینایە کە ئێستا ئەڵی لێدانی دڵەکە سەیری شارەکەی بە تایبەت لە ڕۆژانی کۆرۆنا و کەرەنتینە من بەرنامەم هەبوو ڕۆژنامە نووسەکان ئیتر هەر بەردەوام لەسەر شەقامەکان بووین ئەو کاتە کە شارت بە چۆڵیە بینی اینجا چاوت ئەیدایە ئازار و ئەیدایە شتەیە گەشتی ئەمە ئەرکی کێیە لە ناو شارەکان یعنی بۆ نمونە
کاک دکتۆر باسی لە یاسا کرد لە هەموو دنیاە یاسا نەبێ ڕێگری بکات هەر کەسە و بەدڵی خۆیە زۆڵێتەوە ئیتر سروشتی ئینسان وایە بەداخەوە ئەبێت لە ناو شارەکانە چۆن ئەم بابەتە شۆڕ بکرێتەوە ورد بکرێتەوە و چاودێر من بەسەر بیناکانەوە نەک هەر بینا و لە ڕەنگێ هەر بینا و لە تەرزێ بەرز بێتەوە. طبعا هەر وەکو ئاماژە بۆ قسەکەی جەنابی دکتۆر ئەمجەد کە باسی یاسا و ئەوەی کرد بەڕاستی بۆ زەڕورا بۆ ئەو مەسەلەی ڕێخستنە چونکە کە تو دوای دیدە هەبوو ئەزانی بەرەو کۆڕی اینجا دوای ئالێتە هەیە پێویستە بەوەی بزانی چۆن ئەگەی بەو دیدە ئەویش پلان و مەسەلەی یاسایە کە ڕێخستنەکەی بۆکە باش من تەشبیهەیەکی دوو تەشبیه دایمە بەکارێنم بۆ مەسەلەی شار خۆی طبعا هەویەی شار یعنی تایبەتمەندێتی شار ناسنامەی شار بەداخەوە لای خۆمان جارێ وەکو کەمالیەتە بینرێ بڵین بۆ بڵین وا دانرێڵە ئێمە شاکیلی زۆر گەورەترمان هەیە جارێ مەسەلەی نیشتەجێبوون و کێشەی ترمان هەیە ئەوە کەمالیاتە بەس خۆی ڕاستیەکەی ئەینەن مەسەلەی گۆڕانکاری کەش و هەوا کاریگەری درێژخایانی هەیە شتێک هەیە بەڵێ چەمکێکی لە ئەربەندیزانی ناو ئینڤایرۆمنت سایکۆلۆجی باسیەوە کە ژینگە چەند کاریگەری هەیە لەسەر سایکۆلۆجی ئینسان لەسەر تەسەڕوفی ئینسان طبعا انواع واشكال توجينه هي يعني كلا خول سيديت دروا كاريجري بالضبط جا دو تشبيه بكارن يا لو حكى يا لمدان دو دان بكارن ون بين برشاوتان ريزيدان هر دانك التونا كيفي التونا دانك سبيو جوده مثلا دانك يتل او مواصفات داني لدانا طهر تاكيك دان جوانكا بس ورا بيان خرتنيش يكتريوا مثلا اجر بيتو هيك اصلا لو شتان هيك باسك براستي بلين كشاركاني باكوري امريكا و شار خلیجەکانی شجاری وهەیە ئەوروپیەکان نەقدیەکەن ئەویش مەسەلەی ئەوەیە کە ئەڵێ بڵین حسابی ئەوە بکرێ هەر ئەوە نەبێ بیناکە جوان بێ بەڵکو بێت تەنسیقی لەگەڵ دراوسەکانیە چونکە بۆ یەک بینا بە تەنیا یەک دانە چەند جوان بێ ئەگەر بەڕێز دانەکە بەسەر یەکەوە سیرکەی تەنسیقەکە دروست نەبێت و ئەوە نابینی اصلا کاریگەری نەگەتیڤیە کەواتە ئەمە ئەوە ناگەێنێ دکتۆر بۆ نمونە ئەم کەسە کە ئەڕوا مۆڵەتی بە وەرەگرێ کە ئەو بینایە پیشانی کەسانی پسپۆرەدا ئەڵێن ئەم بینایە عیبی نییە بەڵام ئەبێت کەسانێک ئەو کەسانە لە پشتی مێزەکان بێنە دەرەوە بڕۆن سەیرێکی ڕاست و چەپ و پێش و پاشی بیناکەش بکەن بالضبط مەبەستم ئەوە بوو بڕاستەکەی کە ڕەبتە بێتەوە بە خاڵەکەی جەنابی دکتۆر ئەمجەد باسی کرد کە ئەمە ئەبێت پێویستی یاسایەک یعنی دیدێک وێنەیەکی گەورە و لە بەردەمایە خەریتەیەکی لە بەردەمایە کە ئەمە ڕێکەخا بیناش هەر هەموو بێکەوە دروست ناکرێ بە کات لەبەرەوە بێ ئەو خەریتەیە بپارێزرێ بەر مەروری کات هەر بۆ فەرقێک بۆ بڵین ئەلبێرتا کە مقاتعەیەکە لە کەنەدا بیلدینگ کۆدەکەی 1400 پەڕەیە هەموو تەفاسیلێکی تیا باس کراوە ڕێکخراوە ئێلای خۆمان لەوانەیە بڵم 20 پەڕەیەک بڵێ یعنی هەڵە بەستم بڵێ جەنابتان لە شارەوانیش خزمەتتان کردووە ئەزانم ئێستا لەوێنین بەڵام هەندێک سوود لەو زانیاریە و کاتە وەرەگرین دکتۆر لە یەکێک لە چاوپێکەوتنەکانە جەنابتان باسیەوەتان کرد نمونەی ئۆرکێسترایەکی مۆسیقیتان هێنایەوە کە هەر یەکە و لە ئاوازێ بخوێنێ ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لەو قۆناغین لە زۆر لەو قۆناغین بەڕاستی لە زۆر لەو قۆناغین بەداخەوە نەک لەسەر مستەوای شار لەسەر ئاستی شار بەڵکو لەسەر ئاستی جادەیەک لەسەر ئاستی بەشێک لە جادەیەک یعنی لەوانەیە مبالغە نەکەم ئەگەر بڵێم بەجادەکانی کوردستانە زۆربەی شارەکان بگەڕی سێ بینا نادوزیتەوە لە یەک نەسەق لە پاڵێکاوە سابن ئەو نەسەقەیش تەوانێمە باسی بیناکەین دکتۆرا زانێ کە ئەوەی کە ئەربەن سین دروستەکە تەنها بینا نییە مجموعاتێکی زۆر شتە لە پێڤمنتی ئەرزەکەەوە ینی لە تەبلیتی ئەرزەکەەوە دەست پێکات تا درەختەکان تا عمودەکان وایەرەکان ئەمانە بە هەموویەوە ئەو ڕسمە دروستەکە ئەو وێنە دروستەکە کە ئینسان ئەی بینێت و تەسیرەکاتە سەر سایکۆلۆژیەکەی لەوانەیە تۆزە غەدر بێت تەنها باسی بینا بکەین چونکم ئەگەر بیناکان هەمویان زۆر ڕێک و پێک بن و ئەوانی کە خراپ بن هەر هەمان خراپی دروستەکەن خراپ تێگەشتەکان گەشتۆتە ئەوەی کاک یادگار کە بە ناوی شتی باشەوە شتی خراپەکرێ یعنی میسالێک دەمێ ئەوەی کە لە جادەکان وەرە دەرەوە بچۆرە ناو کۆڵانەکان کۆڵانە سەکەنیەکان ئەو حاڵەی کە شۆستەکان هەیەی لە شارەکانی کوردستانە و سلێمانی و هەولێر و هەمویان لە یەکەوە نزیکن لەو بابەتە یعنی ئینسان زۆر ناڕەحەتە بێبێ شوێنی وەستان نەماوە وەستانی ئینسان شوێنی وەستانی سیارم ماوە شوێنی ڕۆشنی ئینسان نەماوە بەڵام شوێنی گەراجێ شوێنی گەراجیش ئێستا خەریکە نامێنێ خەمە نەبێ بەس ئەوەی کە زۆر کێشەیە یعنی هەنێ لە لایەنەکان بە ناوی هیچ لایەنە نەهێنین پاڵ ئەنێن بە خەڵکەوە کە درەخت بناژن على ئەساس ئەمە سەوزی زیایەکەن بۆ ئەڵێن ڕێنمایەکان تێکەڵاو بوون بەسەرێکە پێش ئەوەی سەوزی زیادکەن ئەو ڕسیفە بە تەواوەتیە کوژن و ئینسان ناتوانێت بتێ بە ڕسیفەکە چون ڕسیفەکە خۆی مەترێکە یعنی شۆستەکە خۆی مەترێکە کە درەختێکتیانەش ئینسانەکە بەکوا بڕوە
مناڵ ڕۆشت بەکووا بڕوە اینجا عمودێکیشی لە پاڵە اینجا إلى آخره یعنی زۆر شوێن هەیە بە ناوی باشەوە طبعا بە نەزانی با بڵێن بە نەزانی شتی زۆر خراپەکرێت لە شارەکان ئەوەی کە جەنابوو لە سەرتاوە فەرمووە کە دکتۆرە فەرمووی لەوەی کەوا نەسەقێک نەماوە ئۆرکستراکە بە تەواوەتی تێک چوو بۆچی ئۆرکستراکە تێک چووە چونکە ئەوەی کە ئۆرکستراکە ڕێگەکە زابطی ئێقاعەکەن نەماوە ڕابەرەکە کە لەوێ نییە ڕیاسا و ڕێنماییە کە دکتۆریش فەرمووی لە دیدەوە دەست بێگومان لە دیدەوە دەست پێکە یعنی ئەوانەی کە لە سەرۆن دیدیان هەیە کێتە خوارەوە کە هاتە تەطبیق و تەنفیزەوە بە یاسا ئەکرێ بە ڕێنمایی ئەکرێ نازام ئەگەر مەجال هەبێ حتا سەقافەتیش یاسا دروست دەکات يعني خاصة لو وڵاتانەی کە وڵاتێکی يعني بڵێن جیهانی ناوەڕاستین باشتی کە نەڵێن سەقافەتیش یاسا دروست دەکات يعني تۆ کە وڵاتێک دروستەکەی کە ئینە دروستەکەی ئەو سەقافەتە نییە یاسا دروست دەکات ئەوروپاش هەر یاسا دروستی ڕۆشنبیریەکەم مەبەستت لەلایەن خەڵکەوە یان لەلایەن ئەوانەی کە پارەیان پێ و بینا بەرزەکەنەوە یان لەلایەن ئەوانەی کە بەرپرسن قوربان لە ئەندازیارەکانەوە دەست پێکەم ئەندازیارەکان هەنێ جار ڕۆشنبیری ئەوەیان نییە کە شارەکەیان بەو شێوازە بێ کە پێویستە طبعا بێگومان تعمیم ناکەم ئەڵێم هەندێکیان لە هیچ بێگومان گشتان ناکەنیم جاری وای کێشەکە لەوا دروستە بێ هەنێ جار ئەوانەی کە ئەو دیدەیان نییە ئەو سەقافەتیان نییە ئەچنە شوێنی زۆر کاریگەرەوە ئەوە کارەساتەکە دروستەکە ترەوە کەسێکی ناشایستە بۆ شوێنێکی هەستیار بەڵێ باش سوپاس دەکەم دێمەوە خزمەتت دکتۆر ڕۆژین جنابتان لە شارەوانی بوون ئاگاتان لە دۆخەکە بووە ڕێنماییەکان چین ینی جەنابەت باسی کۆد و باسی ستایل گاید و باسی نازام چەند سەد لاپەڕەت کرد ڕێنماییەکان ئەوترێ لێرە 4-5 خاڵن وایە طبعا کاگیادگار من شتێکی بەس ئەوە لەگەڵ تەلەبەکانمان دایمێڵە مەڵم لە ژیانێکی کە چەند جەریمەیەکم کردو ئەنجا پێکەن طبعا لێرە بە هیچ نوعی فەردی نییە شتەکە کە بەڕێزی دکتۆر ئاماژەی پێکرد ئەنجا تەلەبەیەکم جای کەمپوسایەکی زۆر جوانی کرد کە مقارنەمە کرد لە بینی بڵین وڵاتانی تر و کۆد و تعلیمات و شێوازی ئیشکردن ئێستا بە نمونەیەکیش بە جەناب تێنەوە یەکێکیان زۆر جوان پرسیاری کردوتی ئەی ئێستا یعنی چی بکەم من ئەڕۆمەوە مەسەن دایرەیەکی شارەوانیەک یا شوێنێکی وە ئێستا چی بکەم وتم وڵای ئێستا جارێ هەرێ ببڕۆیتە کۆنەکە تەطبیقی چکۆی گەر قانون تەنفیز نەکەی و ناقانونیت یارە ئەبێ کەواتە لۆبیەک دروست کرێ یاساکان کرێت و دیدەکە دروست کرێ ئەنجا لەوە بینەوە خوارەوە بەڵام ئێستا لەم ساتەی ئێستایە بە یاسا دیدە نامەنتقیەکان نالۆژیکیەکان بە یاسا ڕێکخراون وایە ئێستم باسی ئێستا نمونەیەک بۆ جەناب تێنەوە تەبعەن مەسەلەکە نەناڵم نە شەخسە من ئێستا خۆم بڕۆمەوە ئەبێ هەمان شت بکەم کە یاساکە واڵە تەسەور کە بڵین کە ئەچوین تەصنیفێکی ئەرزمانە گۆڕی کە ئێستا نمونەیەکی زۆر وازحە چۆن منطقە سەکەنیەکان هەر هەمووی بۆ بە تیجاری شوێن نەماوە سیارەی تیادامرێ بەردەم ماڵەکان هەمووی ئیشارەتە لە بەرەوەی تکایە سیارە ڕامەگرن هەمووی ئەوە نمونەیەکی ئەو تێکەڵبوونەیە طبعا ئەمە لە چیوە ڕوایە لە ڕووی دیدی ئەربەن دیزاین و مەسەلەی تەختیتەوە تەصنیفی ئەرزەکە گۆڕی لە بڵین کاتیگۆری ینی هەویەکەیە گۆڕی بەسەن لە سەکەنیوەکی بە شتێکی تر ئێمە کاتە کە ئەمان گۆڕی مەسەن بۆ نمونە لە ئەرزێکی ئاعتیادی بۆ سیاحی باوەڕ بە لیژنێکی سێکەسی ئەڕۆی تەلارسازێک جاو کاتە تەلارسازی بڵین زۆر کەم خریجی هەبوو عادەتەن سەرۆکی لیژنەکەش بووی بڵین ساڵێک تەخەڕوجە کردووە 2 ساڵ تەخەڕوجە کردو ئەچووی یاساکە وا بوو بڵین ئەیوێت بڕۆ سێرێکی شوێنەکە بکە گەر بێت و لە گەشتیارێکی قەرار بە گەشتیاریە من بیرمە خۆم و کاتە کە تازە تەخەڕوج بووم چەندجار پرسیار مەکرم و ئێستا من بەچیە قەرار بم ئەمە سیاحیە یا سیاحینە بڕۆ ئاو بینی دارە بینی تر سیاحیە طبعا ئەمە خەتای تاکو بەڕحەقەت ینی بڵم ناتوان بڵم لە مەسئولیەتی تاکیەکە من خۆم ئێستا بڕۆمەوە بێ هەمان شت کەم لە یاساکەوە ئەڵێ یعنی شتێکی دانەناوە بۆم تحديدم كابير لاستراتيجي كمو ام بارتش عرض لم ناوراستي اين من كم بسياحي اي بيت بلد جاده ما يكي دياري كراو هي كلام ساعتي بيرد بك حسبكي اما زور جرينجا دسكاري بكريت ابيت هر للسركي ولا باسي خمكنا كاين باسي شارسلو اينا كاجات اما مثلا شتيكي من بلين اگر ولاتي كيكا شتيكي وا دس بكايا كم جاره چند مونيكي بيلدينغ كود هي رينماي ولاتكاني كاهينيا كلوتشي ناچێ کۆپیشی کە لێی بچێ و لێی نەچێ شوکە لێرە شەرت نییە تۆ شتەکانی ئەوکەی لێرە ئیلهامە ئاياتێ بیرکردنەوە تاتێڵ ئەبێ بیر لەو شتانە حاڵەتانە بکەیتەوە کە تۆ ئەو قەرارە ئەی دیدەکە و فراوانەکە تێگەی ئەوەی کە لە بیرکاریە پێڵێن گۆڕاوەکان تێگەی متەغەیرەکان تێگەی کە داخلی و قەزیا بێ لە نەتیجە ئەنجایی لەگەڵ پسپۆری خۆتە لۆکەڵایزێکی وای پێوترێ بڵین ئەو شتاکی بە محەلی تێگەی بەسەریا ئەڕۆیتەوە لە کۆکردنەوەی ئەوە ئەنجا ئەڕۆی
چەند فترەیەکیش تەجروبە و هاڵە ترایل ئێرۆر هەڵە و چاکردنەوە هەڵە لە هەر هەمووی مهمتر تەقیم ئێمە تەقیممان نییە لە یعنی لە زۆربەی سیستمەکانمان هەڵسەنگاندنمان نییە کە تۆ هەڵسەنگاندن نەبوو نەوزانی ئەوەی کردوتە باشە یا خراپە چۆن نەتوانی هەناوی داهاتووتر بزاری قەرار بێ خۆ چاکە یا خراپی ئایا هەر بەردەوام بم یا چاکی کەم ئێستا مەسەلەن خوێندکارەکانم کە مەسەلەن توێژینەوە هاوڕان کە بێت چاک بکرێ 100% ئەزای چۆنیە چکە بە حەقەت بەسیترین نمونە سیرەکەی شارەکانمان جارێکیان محافظی بۆگۆتا لە کۆلۆمبیا قسەی کرد وتی شارێکمان هەیە خەڵک هاوڵاتیەکان ڕقیان لە خۆیانە زۆر جوان تعبیرەکەی کرد یعنی ها ڕقیان لە هەموو شتێکی ئەوەیە ڕقیان لە خۆیانە ڕقیان لە هەموو شتێکە باسی وەیە کرد چۆن توانیویانەوە لە خەڵکەن پاس بەکاربێنێ کە باسی وەیە کرد مەسەلەن پاسێکیان دروست کردووە تۆزێک مۆدرێنتر ناوێکی مۆدرێنیان لێناوەیان لێ کردووە ئەولەویەتیان ناوەتێ لەسەر جادە ئەو پێشێکێکی کە بڕوە چەند هەنگاوێکیان ناوە لە نەتیجە سیرەکەی وای لێ هاتووە تۆ چی پاس بگری باشترە بەناڕاستە خۆ کاریگەریان ینی بڵێن باسی وەیە کرد کە چۆن ئەوە زۆر سپاس دەکەم من دواتر لێدوانێکمان هەیە ینی سۆتێکمان هەیە لە هەولێرەوە لە سەرۆکی جێگری سەرۆکی سندیکایان دازیارانەوە بابزین ئەوان چیەڵە باگویان لێ بگرین فەرموناوڕیان کوردستان ئەو کارانەی دەکات بە پێی پەڕەوێک بە ناوی پەڕێی نووسینگە ئەندازیەکانی کوردستان ژمارە 3 ساڵی 2011 بە پێی ئەو پەیڕەوە نووسینگەی ئەندازیاری و ڕاوێژکاری دامەزراوە ئەو نووسینگە ئەندازیاری و ڕاوێژکاریانە کاریانەوەیە چۆن دیزاین و سەرپەرشتی باڵەخانەکان دەکەن بە تایبەتی ئەو تەلار و باڵەخانانەی کەوا لەلایەنی کەتی تایبەتەوە دروست دەکرێت هەر بە پێی ئەو پەیڕەوە تەلار و باڵەخانەکانی کە لەلایەن حکوومەتی هەرێمی خۆی دروست دەکرێت ئەوە حکوومەت خۆی دەسەڵاتی هەیە چۆن دیزایانی بۆ دەکات چۆنش سەرپەرشتی دەکات ستاندارد بۆ دروستکردنی باڵەخانەکان ئەوە نە یاسانە پێڕۆڕێگەی بە ئێمە نەداوە لایەنی پەیوەنددار هەیە لە حکوومەتی هەرێم بۆ لە حکوومەتی عراقیش کە ئەو ستانداردانە دروست دەکەن بۆ نمونە لە ڕووی باڵەخانەی نیشتە جێبوونەوە ستانداردێک هەیە لە حکوومەتی عێراقا وەکو بەناوی معایری ئەسکان الحاضری ئەوە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان شۆ پەسەند کراوە دەبێت لە هەرێمی کوردستانە بۆ نمونە لە باڵەخانەی نیشتەجێ بە پێی ئەو معایرانە بڕۆن بە پێی ئەو ستانداردە بڕۆن بەڵام بەداخەوە ستانداردەش لەبەرەوەی کۆنیشەوە ئەپدەیتش نەکراوە ئەگەر ئێستا لە سەریشی بڕۆن بەڵام کێشە دروست دەبێت بۆیە ستاندارد ئێستا لە کوردستانە زۆر کەمە بە پێی ئەو پەیڕەوە ئەگەر بێت و هەموو لایەنەکان پابند بن بە جێبەجێکردنی ئەو پەیڕێک و حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە دەکرێت سیما دروست دەکرێت تەلارسازەکانی ئێمە سیمایەک و کەلتوریکی هەرێمی کوردستان لە باڵەخانەکانە بەکاربن بەڵام بەداخەوە زۆربەی زۆری ئەو پرۆژانی کە دەبینی لە هەرێمی کوردستانە دیزایانی بۆ دێت لە دەرەوەی وڵات دیزایانێکی کۆپی دێت لێرەیە دروست دەکرێت لەبەرەوە تەماشا دەک لە ناو هەرێمی کوردستان کە دەسوڕێتەوە تەماشای باڵەخانەکەی هەرێکی سیمای وڵاتێکی پێوەیە سیمای هەرێمی کوردستانی زۆری پێوە نییە لەبەر ئەوەیە بەڕاستی ئەو پەیڕەوە تا ئێستا وەکو خۆی جێبەجێ ناکرێت لە ڕێگەندە دراوە تەلارسازەکانی ئێمە ڕۆڵی خۆیان ببینن چۆن بتوانن تەلارەکانی ئێمە بەڕاستی لەگەڵ کەلتوری هەرێمی کوردستانە بگونجێت ئەوەی بینیتان گوێتان لێبوو سندیکایان دازیاران بوو ڕای ئەوان بوو لەسەر و بابەتە دکتۆر ئەمجەد من شتێک سەرنجی ڕاکێشام لە ناو قسەکانی دیارە پەیوەستە بە پرسیارێکشەوە کە من حازرم کردو ئەڵێ زۆربەی بیناکان ئەوانەی کە هی حکوومەت نین میری نین کەسی وەبەرهێن ئەو کەسی کە پارەکەی پێیەک ئەو کەسی کە پرۆژەکەی لە خەیاڵایە دیزاینێکی دەرەوە هێنێ و لێرە پەیستیەکات باشە جارێ پرسیاری یەکەم ئەوەی ئەگەر سندیکایان دازیارانەوە بڵێن ئەوە خۆی کێشەیەکی گەورێ لایەنی دووەمی بابەتەکە ئەوەیە ئەی بۆ ڕێگەیان پێدەن کە مادامەزانن دیزاینێکە لەگەڵ ئێمەیە ناگونجێت 50 ساڵی تر ئەو بەردەی وای لێ دێت ئەو ڕۆی دەرەوەی ئاوای لێ دێت لە ناوە وای لێ دێت سەقفەکەی و بنمێچەکەی وای لێ دێت بەڵام من ئەمەیان حەز ناکەم لەسەرەوە قسە بکەین چونکە ئەوە خەمەکە دیارم پرسیارەکەی من ئەوەیە بنەماکانی تەلارسازی سەردەمیانە و هاوچەرخ و مۆدێرن بەرئەکەون لەگەڵ بنەماکانی تەلارسازی کۆن و قەدیم بۆ ئەوەی بڵین کە نابێ هیچ بینایەکی مۆدێرن دروست بکرێت و هەمووی هەر لەسەر دەستوری کۆن و بە مەتریاڵی کۆن و بە کەرەستەی کۆن دروست بکرێت یان نەخێر یەکتر تەواوەکەن پرسیارێکی زۆر گەورەیە اینجا بڵین کاتیگۆری یعنی بڵین بەشبەشی زۆری لێ بێتەوە
بێگومان هەندێک ئێمە تەنها مەتیریالمان نییە، مەتیریالمان هەیە و ستایالیشمان هەیە، ئوسلوبی بینایشمان هەیە. بە هەردووکیانەوە تەلارسازی کۆنیان دروست کردووە کە ئیسا ئەمانەوەی ئێمە بگەڕێنەوە سەری. گەڕانەوە بۆ یەکێکیان احتیمالە بەشێکمان بۆ بگەڕێتەوە، بەڵام گەڕاونەوە بۆ هەردووکیان زیاترمان بۆ گەڕێتەوە. ئەوەی کە جەناب فەرمووت بڵین مەتیریاڵێکی کۆشتانی کە زۆر زۆر پێشکەوتووە ئێستا لەوانەیە ئەگەر بە هەموو شێوازەکان مەتیریالە کۆنەکان بەکاربێنین زۆر سەرکەوتو نەبین. بۆ نمونە لە سلێمانیا دیواری بەرد بەکار هاتووە، دیواری گەڵی زۆر ئەستور بەکار هاتووە، بێگومان کەسی سەناتوانێت ئەوە بەکاربێنێ، عەقلانیش نییە بەکارهێنانی لە کاتێکا کە ئێستا مەتیریالەکەیە 15 سانتیمە یان 10 سانتیمە بەقەدەر دیوارێکی گەڵی 45 سانتیمی هەمان ئفێکتی هەیە لە هەموو لایەنەکەوە، لە گەرمی، لە ساردی، لە دەنگ ئیلا ئاخره. لەو لایەنانە بەڵێ بێگومان ئەبێ ئێمە پێشکەوین و بچینە سەر مەتیریالە تازەکان. بەڵام ئەوەی کە ئێمە باسیەکەین باسی ڕووکەشەکەین ئێستا، باسی ئەوە ئەکەین کە چاو ئەیبینێ. ئەوە لەوە ئەکرێ ئێمە بگەڕێنەوە سەر شێوازی بیناکردنی کۆن لەگەڵ مەتیریاڵی کۆن. مەتیریاڵی کۆنیش بە زۆر نەوە ئێستا دروست کراوەتەوە. یعنی ئێستا مەسەڵەن خشت، هەرچەند من زۆر لەگەڵ یانیم لەسگەڵ ئەم خشتی ئەڵی خشتێکی تەنکەڵی بسکیتە لەگەڵ 100 ساڵ داینی بۆی لە خشت بچێ، نازانم بە قەڵەویکەنە بێ نانی بێنێت تا تۆزێ قەڵەوە بێ. بەڵام مەسەڵەن ئەگەر زۆر دوور نەوەین بەغا لە حەفتەکانەوە دەستی کردوەوە جاریکە بەکارهێنانی خشت و جوانترین ئارکیتێکچر یان جوانترین تەراسازی عێراقی ئەو ماوەیە کە ئەو خشتیان بە گەرمی بەکارهێنان طبعا لەژێر تەئسیری مەجموعەتی ئایدۆلۆژیا حکومەتە. ئەوە لایەنی خراپی هەبوو، بەڵام لایەنە باشەکەی ئەو بوو کە تەلارسازیەکیان دروست کرد کە ئێستا ئێمەش و عێراقیش هەمووی فەخری پێوەکە. لە کوردستانیشە جێدەستیان هەیە لە چەند شوێنەکە، یعنی بە هەمان ئوسلوب ئیشان کردووە. هەموو وڵاتەکان ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کەوا لە کۆناچیان کردووە لەگەڵیا بڕن، بە تایبەت لەو شارانەی کە جێدەستێکی تەلارسازی کۆنی تیاماوە. لەو شارانە ئەبێ زیاتر ڕێز لەو تەلارسازیە کۆنە بگیرێ. حتا لە چەند شارێک هەیە کە بە تەواوەتی تازن، دوبەی و ئەبوزەبی و لە ئیمارات بۆ نمونە ئەهێنم کە زۆربەی زۆری شارەکە یان بڵێم تقریبا هەمووی تازەیە. لەوانە لە زۆر شوێنە ئەگەڕێنەوە مجموعاتی زۆر گەوریان دروست کردو لەسەر ئوسلوبێکی زۆر زۆر کۆن لە تەلارسازیەکە. نەکە چیتە ئیماراتە، چیتە ئەبوزەبیە، چیتە نازانم دوبەی هەر شارێکی دیکە هەست ناکەی لە ئەمریکای، هەستەکەی لە وڵاتێکی کە شێواز و ئوسلوبە عەرەبیەکەی پێوە دیارە. بڵێ یعنی ئەوان بەڕاستی بەبێ یان لەوانەیە مبالەغە نەکەم بەقەدەر 4 کۆڵانی ئێمە توراسیان نییە، شاری گەورە گەورەیان پێ دروست کردووە. ئەم هەموو توراسەمان کردووە نازانین چی لێ بکەین. کەواتە دکتۆر من بەداخەوە ئیترە بێ وردە وردە ماڵاوایتان لێ بکەم، میوانی دیکە چاوەڕێ بێتە ئێرە و وەکو ئێوە لە خزمەت یابم ڕاستپاردەتان چییە؟ بەخاڵ ئەگەر 2-3 خاڵم پێ بڵێ کە لایەنی جێبەجێکار ئەگەر تا ئێستش با بڵێن پێمان نەوتراوە تا لێرە و دیسان پیان بڵێن. ئەگەر من دەست پێ بکەم یان جنابی دکتۆرە وەڵاهی یەکەم شت ئەوەیە کە ئەمە ببێ بە خەمی بەرزترین لایەنی حکومی، تا نەبێ بە خەمی ئەوان وەکو دکتۆرە فەرمووی، تا نەبێ دیدێکیان بۆ نەبێت، ترس و خەمێکیان نەبێ بۆ ئەوەی کەوا ئەمە بەشێکە لە ناسنامەی وڵاتەکەمان کە ئێمە ناسنامەکەمان ئێستا کێشەی لەسرە. خەڵک ئەڵێ ناسنامەتان نییە، خەڵک ئەڵێ ئێوە بەشێکن لە فڵان وڵات إلى آخره. ئەمە تا نەبێ بە خەمی ئەوان ئەمە هیچ هەرچی بکەین بە خۆڕایەڕەوە. کە بوو بە خەمی ئەوان ئینجایەتە خوارەوە ئەبێ بە یاسا، ئەبێ بە ڕێنمایی ئەوان ئەتوانن لێوە دەستکەن بە دروستکردنی ئەو یاسا ڕێنمایانە ئەمر بکەن، فەرمان بکەن کەوە ئەبێ ئەم یاسا و ڕێنمایانە هەبێ. ماستەر پلانی زۆر شار دروست کراوە، هیچ ڕێنمایەکی تیانێ بەش ئەوەی کە شارەکەی پێ دروست بکرێ. بۆیە ئێستا کێشەکان وردە وردە دەرکەوتون لە هەموو ماستەر پلانەکانەوە، خەریکە هەمووی هەڵەوشێتەوە، هەمووی ئەگۆڕێ. خاڵی یەکەم ئەوەیە ببێ بە خەمی بەرپرسە سەرەکیەکان. کەواتە ئەوان بێنە سەرخەت وردە وردە بەرەو خاوبوونەوە ئەچێت و چارەسەرە بێت. دکتۆر با بڵێم سەرەکیترین ڕاستپاردەی من ڕاستیەکەی وعیە، زیادکردنی ئاستی هۆشیاری ئەویش لەسەر دوو ئاست، هەم لەسەر ئاستی وەکو جەنابی دکتۆر ئەمجەد ئاماژەی پێکرد، ئاستی سەرەوە لەگەڵ ئاستی خوارەوە و بۆی لە یەکتری بن لە شوێنەکانە کە کاتێکێتە سەر بەهاکان ئەو دیدانە تەنفیزکردنی و دیدانە. چونکە ئەو ڕاستیەکەی نەبوونی ئەو وعیە، وعیش بەچی دەست پێکا. من خۆم دای مەڵەمەڵم بەدەستم بێ کورسێکەکەمەوە هەمووی خەمەوە ناوی زۆر ئاساییە. یەکەم شت ئاگامان لە چواردەور بێ، ئاگامان لە وڵاتانی تر بێت، تەجروبەی وڵاتانی تر، اینجا تێ بگەین مەشاکیلەکانی خۆمان چییە. لەکوێی ئەو نەخشەین خۆی گەورەترین مشکلی ئێمە باوەڕ نەبوونە بە مەسەلەی هەڵسەنگاندن، تەقییمکردن و نەبوونی داتا. یعنی زۆربەی کێشەکانمان ئێستا ئەیڵێن، لەوانەیە جەنابی دکتۆر ئەمجەد هاوڕا بێ لەگەڵما، بڵێن ئەتوانین بڵێن تەخمینەکەین، ئەوە نیە بڵێن وەڵا بیزەبت داتا بە تەقیقی پێوراوە،
تا چەند کاریگەری هەبوو کوردەواری ئەڵێ ئەمە بە گۆترە چارەسەر بەداتار بە زانیاری ورد زۆر سوپاسانەکەم هەریەک لە میوانە بەڕێزەکانم جەنابی دکتۆر ڕۆژین کەمال محەممەدەمین جەنابی پرۆفیسۆر دکتۆر ئەمجەد خەلەداغی ئێوە کۆڵ مەدەن ئێمەش کۆڵ نادەین بەڵێنێکە و داومانە بەم وڵاتە کە باز لە خەمەکان بکەین بە بەردەوامی وردە بە نەرمەهێز چارەسەر بدۆزینەوە و فشار دروست بکەین بە شێوەیەکی مەدەنی من زۆر سوپاسانەکەم بینەرانی ئەزیزم میوانی دواترم جەنابی کاکزاهیری حاجی کەریمە ڕەشە بەڵام تا پێشوازی لەوەکەم و ماڵاوایی لە میوانانەمەکەم لێدوان و سۆتێکی وەزارەتی ئەوقافمانەیە چونکە ئەوان ئێستا ڕێنماییان دەرکردووە کە مزگەوتەکان گومەزی مزگەوتەکان قوبەکان بە شێوازی کوردەواری تەواو دروست بکرێ و هەر مزگەوتێکی نوێ دروست بکرێ ئەبێ پابند بێت بەوەی کە دیزاینەکەی بەو شێوەیە بێ کە لە وەزارەتی ئەوقافە با ڕێکەوتن لەگەڵ لایەن و وەزارەت و دامەزراوی دیکە پێیگەیشتون با ئەوە ببینین بە چاوی خۆتان بیبینن باشتر تێگەن کە مزگەوتەکان جاران چۆن بوون و ئێستا چۆن وردە گۆڕانکاریان بەسەر بێت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەمانبینی کە ئەو مزگەوتانەی دروست دەکرێتن تێکەڵاوێکی لە مۆرچی نەتەوە جیاجیەکانی پێوە دیارە بۆیە بە سوپاسەوە بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی دکتۆر پشتیوان سادق فەرمانی کرد کەەوە بکرێتن کەوا سەردەمیانە بێتن و هەروها مۆرچی کوردەواریشی تیا بێتن بۆ ئەم مەبەستە ئێمە هەستین لە سایتی وەزارەتی ئەوقاف ڕاگەیاندراوەکمان بڵاو کردەوە کەوا پێشبڕچەیەک دەکەین بۆ ئەو مەبەستە خۆشبەختانە دەیەها نووسینگە و ئەندازیاری تەلارسازی بەشداری ئەو پێشبڕچەیان کردو هەرێکێک نمونەی خۆی پێشکەش کرد بۆی ئەمە هەرسەنگاندن بکەین هەستان لەژنەیەکی پسپۆرمان پێکەینە لە بەڕێوەبەری ئەندازەی وەزارەتمان و هەروها چەندە دکتۆر و مامۆستای زانکۆی سلاحەدین کۆلیژی ئەندازیاری تەلارسازی بۆ ئەی هەرسەنگاندن بۆ ئەو نمونانە بکەن هەروە چەند ئەندازیارێکی تەلارسازی شارەزاش ئەندام بوون لەو لژنەیە خۆشبەختانە تواندرا سێ لەو نمونانە هەڵبژێرن بە یەکەم و دووەم و سێەم پاش ئەوەی کە ئەو نمونانە هەبژێردرا بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف فەرمانی کرد کە ئیدی لەمە دووە پێویستە دیزاینی مزگەوتەکان لە هەموو شار و شارۆچکانی کوردستان بەو شێوە بێتن و شێوەی ئەو مزگەوتەش کە مۆرچ کوردەواری دیارە وەکو مەسەلەن شکلی جەمەدانی لە پێچەی قوبەکەی و لە پێچەی ئەوکەی دیارە و هەروە قوبەکەش لە شێوەی کڵاوی کوردەواریە هەروە پەنجەرەکانشی لە شێوەی ئەو مزگەوتە کۆنانەی کە لە کۆنەوە هەبوونە لە کوردستان وەکو مزگەوتی شێخی چۆلی و مزگەوتی خوڕماڵ لە سلێمانی کە مزگەوتی زۆر کۆنە ئەو سیمای پێوە دیارە بەڵێ ئەزیزان ئەوەی بینیتان کە هەستەکرێ وردە لایەنی حکومی شاتۆتە سەرخەت کە تەلارسازی شارسازی دیزاین و ئەو شتانەی ئێمە بە بەردەوامی بەرکەوتنمان لەگەڵیانە هەیە وردە گۆڕانکاریان تیا بکرێت و لە مزگەوتەکانیشەوە دەست پێکراوە من بۆم بەشەی بەرنامەکەم دوو میوانم هەیە ئێستا میوانی یەکەمتان پێناسێنم کە پیاوێکی کەسایەتیەکی جوان و کاریگەری شارە بە شێوەی خۆی کاریگەری ئیجابی داناوە با پێکەوە پێشوازی بکەین لە جەنابی کاکزاهیر حاجی کەریم ڕەش یانەوەی لە ناو ئامی خەڵکە بە کاکزایری کەریمە ڕەش بەناوبانگە فەرموو کاکزایر ئاوەدانتان کردەوە بەخێر بێن سەرچاوماتن فەرموو کاکزایرگە ئەگەر تۆزێک بێنە نزیکیشەوە گفتوگۆکەمان گەرمترە بێ فەرموو حەزەکەم بێ مەپاڵە لەسەر پرسیارە فەرموو کاکزایرگە چۆنی زۆر سپاس وەزت چۆنە ماشەڵڵاتان لێبێ یا خوار گەنج بن بۆ ئەوەی بەکاری باش کوردستان بەسەر بکەنەوە کاکزاهیر من حەز ئەەکەم خولەک بە خولەکی کاتەکەمان سوود لێ ببینین بۆ گفتوگۆکەمان دیارە دواتر شەشمە خزمەتی میوانەکەی دیکەم لە هەولێر جەنابی کاکەیفی مستەفا بۆچی هێندە ئەوداڵی کەلەپوری بۆچی هێندە ئەوداڵی ئەو بینا و ئەو خانووە قەدیم و کۆنانەی کە ڕاستە ڕەنگە ئێستا ژیانیان تیانە بێ بەڵام پڕن لە ڕۆحی مرۆڤە جوانەکانی شار
بۆچی ئەمەت کردووە بە خەمی خۆت؟ جەنابێ لە نیوەی سوالەکە تا جوابەکەشی تیا بوو کە مۆڵگای ڕۆحی مرۆڤە جوانەکان بوو. مانێ جاری کەوت دیمانانە بێنینەوە یاد بە ئومێدیەوەی ڕۆحە جوانەکانیش هەر وجودیان بمێنێ و هەبێت. ئێمەش کە کەلتورێکی خۆمان هەبێ و شناسنامەیەکی خۆمان هەبێت چ پێویستەکە کە ئیسیعانە بکەین بە کەرەسە و دیمەن و مەنزەری بینای خەڵکیکە. من کە جلێکی کوردی جوانم هەبێ فەخری پێوە بکەم چ پێویستەکە دژداشەیە لە بەرکەم ڕێزم هەیە بۆ دژداشە و عەبا و عەگال جلێکی ملی خاوەنەکەی خۆیەتی بەڵام پیرۆزی ئەوان بێت لە خۆیان جوانە. دروستە ئێمە بەڕێزەوە باسی ئەو جلو بەرگاکەین بۆ خاوەنی بەڵام من پێویستم بە لەبەرکردنی ئەوە نییە من جلی خۆمم هەیە. بیناکانیشمان بە هەمان شێوە ئێمە بینایی کوردیمان هەیە کە زۆر کاریگەریشی لەسەر دەروون و نەفسێتمان هەموو دڵمان پێکرێتەوە بە کەرەسەی خشت بەکارهێنانی دار. ئەم بابەتە کۆرانی کە لە شاری سلێمانیە هەبووە هەموو جارێکای بینێ بێ بەمایی دڵخۆشیمان. لەم ڕۆژانەی پێشوە مەکتەبێکم نۆژەن کردوێتەوە لە گەڕێکی کانسکان دیوارەکەی بابەتێکی فلینکۆتی ئەڵمانیم بەکارهێناوە لەسەر شێوەی قوڕ و کایتایە. ڕۆژێ دوژنی بە تەمەنمان بینی دیوارەکەیان ماچێک لام سیر بوتم لەگەڵ مزگەوتی گەورە لیان تێک نەچوو بێت چکە نزیکن کە لێمان پرسی تینەوەڵا زۆر لە ماڵی باوکمەچێ بەڕەحمەت دێم ویست یعنی دیوارەکە سۆزی ئینسانەکەی جوڵان جا کە من کەرەسەیەکی واشک بەرم کەرەسەی شارەکەم بێت نەتەوەکەی دەوروبەرم خۆشی بووە من بۆ بە حەزی خۆشەویستەکانی دەوروبەرم کار نەکەم و بۆ هەوێت جوانە ئەساڵەتە کوردیەکەی خۆم لە ناو بم کە ڕێم لێ نەگیرا بێت. پێش من کە لێرە میوانە جوانانی بەڕێزدە دانیشتبوون کاردوویان زۆر پسپۆڕن باز لەوە کراکەوتی زۆر شوێن خەریتەکەی لە وڵاتانی دەرەوە هێنێت بزە بدوایە کەرەسەکەشی لەوێ هێنێت. ینی کاتێک کە بیناسازی وای لێبێ دەگەر هەموو بیناکان بەم شێوە بێ و هەمووی هاوردە بکرێت چاوی یەکێک بەسیتەوە بێنی لە پڕ لە ناوەندی شوێنێکی وا دایگری بڵێ تۆ لەکوێیت ئەمەگە بە ئاسمانەکە بیناسێتەوە. بەڵام من ئەگەر بینایەکی کوردی خۆمی تەلارسازیەکی کوردی جوان کار پێ بکەم و پەیڕە بکەم هەموو کاتێک من ئەزانم ئەمە سلێمانیە وەکو زۆر شوێنی کەی وڵاتانی عالم کە سەردانیەکەی تو ئەی بینیت هەم لە ڕووی مۆسیقاکەی ئیناسیتەوە لە ڕووی دیمەنی دیواری کەرەسەی بینایی ئەوەی پێتەڵێل تۆ لەکوێی بەڵێ وێنە جوانانی کە بەڕێستان خستانە ڕوو لەواری هەورامانی تەختەوە کە دا شوێنێک بێنی دا ئەو چڵەکێ نەزانی ئەمە بەشێکە لە تۆ. زۆر ڕاستە. باشە کاک زاید ئێستا باس لەوە کرێت ئێمە لە کۆنا ئەگەر باسی سلێمانی وەکو نمونە بێنینەوە 6,000 خانووی کۆنمان هەبووە ئەوترێت ئەوەی ڕزگاری بووە ئەوەی لەسەر پێماوەتەوە گوایە کەمترە لە 150 خانوو مەتا چەندە وایە و هەر ئەمە یەکێ لایەنێکی دیکەی بابەتەکە کە تۆ ئەمەت کردووە بە خەمی خۆت مامۆساگە ڕێزە کە باسی 6,000 خانووەکەی سلێمانی شڵان کە دروست بووە لە ناوەندیا چەند بینایەکە بۆ کە جوان بۆ تەلارسازی تیا بە جێبەجێ کراوە بەگینا زۆرینەی بیناکان کە دروست کراوە لە سەرەتایە خۆتەزانی گوندی مەڵکەنیۆمانە گوند بوون ئەم کۆمەڵە گوندە لە یەکتریا و سلێمانی لێ دروست بووە هەموو بینایەک لێرە شایستەی مانەوە نەبووە یعنی هەموو کۆنێک کە کۆنە بێ نابێ بە ئەنتیک بە تایبەتی لە عالەمی فەرشە فەرشێ تەمەنیان بە قەدەر یەکتریە یەکێکیانە بێ بە سیپاڵ کە کۆنە بێ کەچیکیان ڕفێکەیە بێ بە ئەنتیک چونکەوە جۆری دروستبوونی لە ڕۆژی خۆیەوە لەسەر بنمایەکی جوان دروست بۆ کەرەسەیەکی جوان خوریەکی جوان ڕێستێکی جوان نەخشێکی پەسەنگ ئەندازە و قیاسێکی جوان بۆیە بازە فەرشێکی کۆن قیمەتەکەی زۆر باڵا ڕوە کەچی سیرەکەی فەرشێکە هەیە هاو عمری ئەوە کەچی هیچ بایەخی نییە خۆ ئەگەر وا بواە ئەبواە هەموو ئەو پیاوە پیرانی کە تەمەنیان لە تەمەنی پیرەمردی نەمرایە یان نالی و مەحوی و سالم و نەجمەدینی مەلا ئەوای سەیری هەمویان وەکو ئەوان بکەین بەڵام نەخێر ئەوانە خەڵکێکی نابێغە بوون لە بینیانە هەڵبژاردە و هەڵکەوتە بوون بیناکانی شاری سلێمانیش قەدەرێکی کەمی هەیە کە پێویستی بەمانەوە هەبوو کەواتە جەنابتان بەو ڕەشبینیە بابەتەکە نابینن نەخێر نا دۆخەکە بەو شێوەیەش خراپ نییە دوایی قسەیەک هەیە ئەڵێ کاو قڕ خولوت قوبوڵ ناکە تۆ ناتوانانی بینایەکی کۆنی سلەیمانی 235 ساڵی لەمە پێش دروست کرا و لە کاو و خۆڵ و وردەبەر
تەوێت سەدەها ساڵی کە بەردەوام بێمانەوەی خۆی ناگرێت چونکە وەکوتمان گڵ و خۆڵ خولوت قوڵ ناکامە بەر نییە کەرەسەیەکی قایب نیە بتوانێت ڕاستە خۆگر بێت چەنەها ساڵ. من دێمەوە خزمەتت بۆی باسێکی کانێسکان بکەین ڕۆژانی پێش بەرنامەکە پیاسەیەکی خۆشمان بەناو هەرچەنە زۆری ماوە بەڵام هەر چێژی خۆی هەبوو باسی ئەوەکەین بە وردی بەڵام با میوانەکەی هەولێریشمان بۆ یەک دوو پرسیار بچمە خزمەتی جەنابی کاکەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان ئەگەر جەنابیان گویان لە دەنگی من بێت کاکەیفی سڵاوتان لەبێ هیوادارم زۆر باش من دیارە بەرنامەیەم شەوی ئێمە تایبەت نییە بە شوێنەوار بەڵکو مەبەستمانە لەسەر تەلارسازی لە ناو هەرێمی کوردستان و شارە جیاوازەکان باس بکەین بەڵام لێت ناشارمەوە کە من قەیسەری کفریە بینم ئەزانم ئەمە لە ناو دڵی شارایە خەڵک ڕۆژانە بەلایە ئەڕوات ئێستا زۆر بێنازە زۆر دۆخی خراپە کە ئەڵوە نەبینم بەداخەوە ئەمەیان بابەتێکی سروشتیە کە وشکی کردووە قەڵای شێروانە بەداخەوە کە بە شێوەیەک با بڵین کڵاوەکەی گومەزەکەی تازە کراوەتەوە کە هەستەکەی جلێکی نازانم هەستەکەی کڵاوێکی مەکسیکیە و لەسەر دەستێک جلی شاڵی کوردی دانراوە هێندە لێک نایەنەوە ئەمەیان بابەتێکی دیکەیە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەو شوێنەوارانە بە چ ڕێگەیەک و بە چ میکانیزمێک ئێوە ئەیان پارێزن و پەیوەندی لەگەڵ لایەنە جیاوازەکانە دروستەکەن بۆ ئەوەی ئەگەر بتوانن لە شێوەی ئەوان لەو کەرەستانەی ئەوان لە بیناکانیانە بەکار بێننەوە کارێکی وانەکەن هەموو بیناکانی ناو شارەکانمان هاوردە بێت و وردە هیچی خۆمان نەمێنێتەوە. زۆر سپاس شەوتان باش و ڕێز و تەقدیرم لۆ میوانە بە ڕێزەکانێت دەستوان خۆشوی بۆ بابەتە بە تایبەتی پاراستنی بیناکە لە پوریەکان بێگومان بەشی بیناسازی کەلەپوری بەشێکە لە ئەرچی ئێمە و هەروەها ئێمە ڕۆیای ئێمە بۆ پاراستنی بیناکە لە پوریەکان و خۆماڵەکردنیان بەردەوامە و بە تایبەتی ئەوەی ئاماژت پێدا و قەیسەری کفری ئەوانە ئێمە کارمان لەسەر کردیان لەگەڵ بەڕێبەرایەتی شوێنەواری گەرمیان هەر لە ئامادەکردنی دیزاین ئەوانە بەڵام خۆت دەزانی تۆ ئاماژت بە هەندێک بابەتی زۆر وردا بە تایبەت لە بواری نۆژەنکردنەوە ئێمە لە کاتی نۆژەنکردنەوە هەر بینایکی کەلەپوری بە تاکید دەبێت بە هەمان ئەو مادانەی کە لێی دروستکرایە وەلەو هەرچەندە مەدارسی نۆژەنکردنەوەی بیناکە لەپوریەکان ئێستا لەسەر ئاستی دنیا دیدی جیاوازیان هەیە سەبارەت بە نۆژەنکردنەوە بەکارهێنانەوەی هەمان مادەکان بەڵام لە هەموو حالەتێکدا دەبێت بەشێک لە ڕەسەنایەتی ئەو بیناکە لەپوریانە پارێزرێن و قەیسەری کفریش کاری لەسەر کرا لە بابەتی دیزاین و ئەوانە و هەروەها بجێی پێویستی بۆ خەملێنراوە بەڵام دەزانی خۆت دەزانین لە کوردستان کۆمەڵێک هۆکار هەبوونە کە ڕێگر بوونە لەو بابەتە بەڵام ئێمە لە کوردستان لە هەموو شارەکان بەشێک لە خانووەکە لە پوریەکان خۆماڵە کراون و بەردەوام لە سیانە و نۆژەکردنەوەیان بەردەوامین چونکە ئەمە بەشێک لە میراتی کەلەپوری دێرینی گەلەکەماندا دەندرێ بەڵام ئەوی زۆر گرنگە ئەمەی لە خانووە کەلەپوریەکانە هەیە ئەو دیزانی ئەو شێوازەی بەکارهاتوە ئەو کەرەستانەی بەکار براون لە خانووە نوێ و مۆدێرن و هاوچەرخەکانیشە جێگە بکرێنەوە. ئەمە وەکو دیدی ئێمە و یەکێک لە میوانەکان باسی ئەوەی کرد کە لە وەزارەتی ئەوقاف ئێستا لە بابەتی منارە و دروستکردنی مزگەوتەکان ئەمە بیرۆکە لەلایەن یەکێک لە خوێندکارەکانی بەشی شوێنەوار لە زانکۆی ئیسلاحەدین بەشی شوێنەوار هاتە لای ئێمە دیراسەمان کرد و لەبەر ئەوەی پەیوەندی بە ئەوقافەوە هەبوو ڕەوانی ئەوەمان کردووە پشتگیری ئەو تێڕوان نێمان کرد خۆشبەختانە دیارە لەوێ کاری لەسەر کراوە و ئێستا بابەتی مزگەوتەکان لەسەر ئەو ئەساسانی مۆڵەتیان پێدەدرێ کە ئەمە بێتە بەشێک لە بەڵێ ئێستا گرنگە ئێمە لەگەڵ وەزارەتی شارەوانیش باسی ئەوەمان کردووە کە بەڕاستی لە کاتی دروستکردنی بیناکان
معالمی بیناسازی کوردی کە ئەو ناوچەی ئێمە ناوچەیەکە لە بەربەیانی مێژووە سەرەتای پێگەکانی یەکەمین شارستانیەتی مرۆڤایەتی ئەلەو ناوچەیە دروست بووە هەر لە دروستکردنی گوند و شار و هەتا دەگاتە ئیمپراتۆریەتەکان و بێگومان گەلی کوردیش لەم شارستانیەتانە پشتی هەبووە هەر لە شارستانیەتی ئوورات و واروها لە پرستگاکان و دەگاتە ماد و هەتا دەگاتە زۆر سپاسانەکەمی و هەر بۆ نمونە لە ئەنجامی ئەو هەڵکۆڵینەی کە لە ساڵانی ڕابردوو زۆر سپاسانەکەم دیارە ئێمە مەبەستمان بوو کە ئێوە حزورتان هەبێت لە مەڵقەی بەرنامەکە بەڵام بەرنامەی دیکەمان هەبێت تایبەت بە شوێنەوار بۆی بەوردی لەسەر و بابەتە قسە بکەین و ئێستا هەوڵەدەین لەسەر لایەنە تەلارسازیەکە قسە بکەین. من زۆر سوپاسانەکەم دەست و چاوتان خۆش بێت کاک زاهر. بابەتی کانێسکان هیوادارم هاوڕێیان گەرەتوانن وردە ئەو ئەنیمیشن و ڤیددیۆیانە لەسەر شاشەکە بۆ بینەران ئەوەندە یەکرێت ئەگەر لە سوچێکی شەوە بێت دەریخەن بۆی بزانن باسی چیەکەین. ئەو گوزارە چییە ئەتەوێت تۆ شاری سلێمانی لە کۆندا بیهێنیت و لە گەڕەکێک سەر لە نوێزینووی بکەیتەوە یان پلانەکە چییە؟ ئینشاءڵڵا خۆی ئەم حەزە کە دروست بووە بە هاوکاری من سپاسی طبعاً ئەنجومەنی شارەوانی سلەیمانی یەکەم کە من تەرحی ئەم بیرۆکەیەم کرد زۆر بە پیرمەوە هاتن و ئێستا حالیان کاری لەسەرەکەن. کارەکەم بریتێ لەوەی ئینشاءڵڵا لە فولکەی تۆپەکەوە بە ئاراستەی مزگەوتی گەورە لەسەر درێژایی 150 تا 200 مەتر لە خۆی لە 20 بینایە ئەبینێتەوە. ئەم 20 بینایە دروستکرێن، نیوەی دروست کراوە، نیوی دووهەمی دروستکەین و هەموو کەرەسەی بەکارهاتوو بریتی بێت لە خەش وەکو جەناب فەرموود و هەوڵ بین ڕەنگی خشتەکان ئەو خشتە کۆنانە بێت کە لە سلەیمانی بەکارهاتووە لە تەلاری و بیناسازی خۆمانە. هەروەها ڕەنگی پەنجەرە و شتەکانی شەربەرینەوە سەر ڕەنگی پەنجەرەی کۆن بە شێوازێ بتوانم پارچەیەک لە سلەیمانی کۆن بێنمەوە یادی خەڵک و هەچ کەسێ لێوە کە گوزارشتێک هاتوچۆکە و سەردامکە ئینشاڵڵا سلەیمانیەک ببینێت کە ئەنەما ساڵی 1970 بەڵام بە پاکی و بە سەردەمی خۆی کە نەما زەمانمان گێڕاوەتەوە بۆ دواوە. چالاکی جیاوازی تیابەوە هاوڕێیانم پێوەڵێن ئێستا وردە دیمەنەکانیش بۆ بینەران پەخشەکرێن بۆی ببینن و لەم شوێنەیە بە تاوەتی خەڵک هەستکا بە مۆرکی سلەیمانی جاران و ئەم گەڕەکە کە دروست بوو لە لایەنەکانی کەشەوە بۆی هەیە خزمەتکە بێژگەل لە ڕووی تەلارسازی و ئاوەدانی مەسەلەن بۆی هەیە ئێرەبێ بە شوێنێکی جوان بۆ فلیمسازی درامایەک دەرەکرێت فلیمێکی سینەمایی دەرەکرێت شارێکی سینەمایی بێوە کۆر وڵاتێکی دیکەفادە لەم شوێنە بکرێ هەموو وەختێککە ویستیان دیدارێکی کۆنی سلەیمانیان دەستکەوێ بەبێ هیچ معاناتێک گەنە ئێرە سێرکن گەڕەکێکی پاکی کۆنی جوان و ئینشاءڵڵا لەم شوێنە ژیانی شەو دروستەکەین چونکە چەند بینایەک لەم تەلارانی کە دروستە بن بریتین لە ئوتێل. ئوتێلیشی تیا دروست باش 4 بینایەن ئوتێلە بێت و ئەم ئوتێلانە بە تەکید گەشتیاری تیابێت خەڵکی تیابێت و بە شەویەنە دەرێ و دانیشتنی دەرەکیمانە بێت ڕەنگە هانی زیینگوکردنەوەی بوونی مۆسیقای کوردی ڕەسەن بین لەو ناوە چالاکی هوەری و کاری هوەری بێنینە ئاراوە وەکو داونتاونی زۆر لە شارە ئاسیمە ئەوروپیەکان کە هەن و بە شەو ئەچی و چالاکی جۆلاوجۆر و دەرفەت بۆ گەنجەکان هیوا هەیە دەستەڕ یەک شتەکەەوە هیوا هەیە دەتوانێت گۆرانی بڵێ هیوایە توانێت خۆی گیتارەکەی لەوێ بێ شوێنێکە بۆ ڕەخساندنی هەلی کاریش هەلی کار بەڵێ بەتەکید و هەروەها بۆی هەر کەس بێ بەهرەکانی خۆی لەوێ تاوبات. زۆر جارە بینی جەنابێ لە شوێنێکی وەکو بەرشلۆنا کە بەجادەیە ڕۆی ئەنواع ڕەسام لە ئەسەر شۆستە و جادەکان دانیشتە و خەریکی وێنەکردن و ڕەسمکردنە فئینشاڵڵا ئەم جێگایە ئەبێت بە مەبعەسێک بۆ ئەو شوێنانە بۆ هاتنەدی ئەنواع هوەری جیاجێی کوردی لەوێ کۆیکەینەوە و ژیانێکی جوان دروستکەین بەساڵیان بەس یارمەتیم بن بۆ یەک پرسیاری دیکەی لێ بکەم کاک زاهیر بە کورتی وەڵام مەداتەوە. کاک زاهیر ئەو کەرستانەی کە لە بەردەستیەوەن بۆ نەخکە خانوویەکی کۆن هەیە ئەم خانووە ئێوە بۆ نمونە ئەو کەرستەی کە تایەتی ڕەنگە لەو جێگەیە سوودی لێ نەبینرێتەوە لە بیناکانی دیکەتان سوودی لێ بیننەوە یان دەستبەرداریە بن؟ من لەگەڵ جەناب تا ڕۆیشتین دەرگایەکت پیشاندام وتت ئەمە تەمەنی 150 ساڵە بۆ نمونە خشتت پیشاندام وتت ئەمە تەمەنی 75 ساڵە ئەمەیان چۆنە ئەگە قسەیەکی لەسەر ئەو شتانە کە دەستمان نەکەوێت هیچ شوێنانی کەش ئەکڕینەوە ئێستا چونکە
زۆر بینا کە تێکەچێت و خاشاکەکەی ڕوا بۆ خۆڵە ئەمەلەکە لەوێ خەڵکی ئازایی لێ خەریکی کۆکردنەوەی ئەو خشتانەی و پاکیان نکاتەوە یان هێنێتە ئەو نووسنگەی چەول فرۆشەکان لەوێ ئەم خشتانە عرضەکرێن ئێمە زۆرینەی ئەوانەی کە پاک بن ئەکڕین و لای خۆمان خەزنیانەکەین بۆ ئەوی کە پێویستمان پێ بێ بۆ واجهەیەک بۆ ڕووکارێک کە خشتێکی کۆنی تیا بەکاربێنین بەکارێری و جوانەکەی خۆی ئەنوێنێتەوە و جەنابە خوشتێک و کەرەسەیەکی بەتەمەنێت دەستەکەوێت کە بینەر زۆر زۆر دڵخۆشە بە دیداری و ئەرزانێک ئەمە زۆر کۆن و عمری هەیە. من زۆر زۆر سپاس دەکەم دیارە ئەمە بەرنمەیەک بوو ئەتوانم بڵێم ینی لە ئاستی ئەو ویشەیەوە دەستان پێ کردووە توان بڵێم بەرنمەیەک و چەند پرسیارێکی سەرپێیی بوو بەڵام بەرنمەی دیکەمانە بێت چاومان لەسەر پرۆژەکەتانە بێ بۆەوەی بگاتە ئاستێکی زۆر زۆر جوان پرۆژەکە شایستەی ئەوەیە کە لای لێ بکرێتەوە و هەماهەنگی و ئاسانکاریشتان بۆ بکرێت. زۆر زۆر سپاسی جەنابتانەکەم جەنابی کاکزای. من هەر بالماسەوە حەزەکەم ینی مژدەیەک بە بەڕێزە بم من ئێستا بینایەکم دروست کردو لە جادەی کاوە هەموو عمودی ناوەڕاستەکانی پایەکانی هەمووی بە خشتە بە بەرزایی مەسەلەن 12-14 مەتر پایی خشتی گەورە گەورە دروست بووە کەی تەناوی هەز بە کۆنیەکی گەوراکەی وەکو ساڵە و قاعەیەکی گەورە و بەهۆی ئەم شوێنەوە جادەی کاوەمان لکان و بە ئەسحاب سپی و مزگەوتی دوو دەرگا و تەلارەکەشمان هەر بە ناوە جوانەکەی مزگەوتی دوو دەرگا ناو بووی ئەو ناوە جوانەش لێکیز نەچێت چونکە ئەو مزگەوتە وجودی هەیە لە ساڵی 1995 هەر بژینەمە جگەلەوەی کە چەندی نوێنە و پەیکەر و یاد و یادگاری کە سایەتەکانتان زیندوو کردوتەوە من زۆر زۆر سپاس دەکەم جەنابی کاک زاهیری حاجی کەریم ڕەش مادوونە من سپاس کە لوتفتان کرد لە ستۆدیۆ لەگەڵمانە بۆ ئەزیزان ئەمە کۆتایی بەرنامەکە بوو تەنها ئەوە ئاڵێم کە هیوادارم لایەنە بەرپرسەکان لە ئاستی حکوومەتی سەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکوەزیران بێنە سەرخەت بۆ جەنابی جێگەی سەرۆکوەزیران بێنە سەرخەت بۆ ئەم بابەتە لای لێ بکرێتەوە لەم بەرنامەیە کۆمەڵی خەم باس کرا کە بەڕاستی خەمن بەڵام چارەسەریشیان ئەو قورسە نییە. سوپاسی تەواوی هاوکاران مەکەم سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان.